ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرشارە لە کێشە و ململانی سیاسی و تایفی و مەزەبیەکان، بەڵام دوجار هەڵبژاردن لە هەندێک لە وڵاتانەدا دەبێتەوە بە سەنگی مەحەک بۆ ململانی قەوارە جیاوازەکان. لوبنان نزیکەی 90 ساڵە هەڵبژاردننی تیادا دەکرێت. هەڵبژاردن لە عراق و تونسی ئەنجام درراوە، شتێک کە بەڕاستی جێی شانازیە دەیبینین ئەم نەریتە هەروە بەردەوامە. هەرچەند لە لوبنان ئەم جارە هەڵبژاردن دواکە و بەڵام هەر ئەنجام درا، بە تایبەتی پاش یاسای نوێی هەڵبژاردن. سەرباری تەنگەشە و گرفتە گەورەکانی عێراق لە شەڕی داعشەوە تا دەگاتە خراپی باری ئاسایشی و گەندەڵی و هەژاری و ئاوارەبوونی سەدان هەزار خەڵک، بەڵام هەڵبژاردن هەر بەردەوامە. ئەمە سێم جارە لە کاتی خۆیدا هەڵبژاردن لە عێراقدا ئەنجام دەدرێت، هەر لەوەتەی دەستور نووسراوەتەوە هەموو جارێک لە کاتی خۆیدا ئەنجام درراوە سەرباری ئەو تەنگەژانەی عێراقی بووە. هەڵبەت گلەیی لە کوردستان هەیە بەداخەوە کە لەم هەڵبژاردنە کوردستانی عێراق بە سەرکەوتوو باسەکرێت بەوەی کە ڕێژی کوشت و کوشتار لەم هەڵبژاردنە کەم بووە، داعش نەیتوانی اختراقی ئەم هەڵبژاردنە بکات، بەداخەوە کە تاکە شوێنکەوە کێشەی گەورەی تایە لە هەڵبژاردنەکانە بریتە لە هەرێمی کوردستان. ئەمە بۆ سومعی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەمە زەربەیەکی ترە بۆ سومعی کوردستان. هەندێک لە چاودێرانی سیاسی عێراق لە واشنگتن گەشتبینن بەرامبەر بەم هەڵبژاردنە. سیارمان لە یەکێک لە توێژەرەوەکانی عێراق کرد بە ناوی عەباس کاظمەوە، لەو بارەیە وتی: نعم هنالك الكثير مما يدعو للتفاؤل ان الانتخابات. بەڵێ شتگەلێکی زۆر هەن کە جێ گەشتبینە سەبارەت بە هەڵبژاردن کە بە ئاشتی بەڕێوە چوو بە بەهیچ ڕووداوێکی ئاسایش دیارە سەرجەملایەنەکان ڕازین بە ئەنجامەکانی هەڵبژاردن. شتێکی جوانیشە کە دەبینن دەسەڵات لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکی دیکە بە شێوازی ئاشتیانە دەگوازرێتەوە. سەرباری گرفتەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکاندا، بەڵام بەگشتی بیر لە کڵێشەی حکوومەتی نوێی عێراق دەکرێتەوە. ئەنجامەکان گرنگن، دەنگدان تاکە ڕانماییەکە تاکە هەنگاوێکی یاساییە بۆ بنیادنانی کلیشی حکوومەتی داهاتوو بە دڵنیایی و ئەو ڕاستی ڕوونا کە ڕێبەرێ وەک موقتەدا سەدر و هەڵپەیمانی سایرون سەرکەوتون. ئایا هەڵبژاردنە سەرەتایی دەستپێکردنەوەیکی گەرم و گوڕە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا؟ ئەم هەڵبژاردنە سەر لە نوێ دەستپێکردنەوەی سیاسەتی کوردیە، دووبارە گونجاندنەوەیە لەگەڵ سیاسەتی عێراق و دەستوری عێراق و سیاسەتی بەغدا، هەروەها دووبارە گونجاندنەوەی ئابووریە کە بابەتێکی سەرەکیە بۆ هەرێم. ئایا ئەم جارە کورد بەهێزەکەی جارانەوە دەچێتەوە بەغدا یان نا؟ ئایا هەڵبژاردنی عێراق بۆ گرنگە بۆ جیهان؟ ئایا حکوومەتی داهاتوو نەخشەی سیاسی عێراق و ناوچەکە دەگۆڕێت یان ئاڵۆستری دەکات؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.